وادەی ناردنی 600 ملیار دینارەکە لە بەغداوە بۆ هەرێم دیاریکرا. سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا ڕایگەیاند لە دوو ڕۆژی داهاتوودا 600 ملیار دینارەکە دەخرێتە سەر هەژماری بانکی هەرێم. ئەمڕۆ یەکشەمە فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بە میدیای یەکێتی ڕاگەیاند وەک نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ڕۆژی هەینی سەرجەم ڕێکارەکانیان تەواو کردووە سەبارەت بە ناردنی 600 ملیارەکە و بڕیارە ڕۆژی دووشەمە یاخود سێشەمە ئەو بڕەپارەیە بخرێتە سەر هەژماری بانکی هەرێم. تا ئێستا حکوومەتی هەرێم موچەی مانگی نۆی موچە خۆرانی دابەش نەکردووە و چارە نووسی موچەی مانگەکانی 10 و 11 و 12 بەدنیا دیاری ماوەتەوە. ژمارەیەک چەکدار هەڵیان کوتایە سەر بنکەیەکی پۆلیس و دوو کارمەند بریندار بوون. ژمارەیەک چەکدار هەڵیان کوتایە سەر بنکەی پۆلیسی شارەدەی تاسووجەی سەر بە پارێزگای سلێمانی و دوو پۆلیس بریندار بوون. سەرچاوەیەکی تایبەت بە شارپرێسی ڕاگەیاند بەیانی ئەمڕۆ یەکشەمە 4 چەکدار بە جلو بەرگی مەدەنیەوە هەوڵیان داوە بچنە لای ئۆتۆمبیلەکەیان کە بەهۆی ڕووداوێکی هاتوو چۆوە لە بنکەی پۆلیسی تاسووجە دەستی بەسەراگیراوە. وتیشی پۆلیسەکان پیانوتون تەنیا ڕێگا بە دوو کەسیان دەتەن بچنە لای ئۆتۆمبیلەکە، بەڵام چەکدارەکان جەختیان کردوەوە دەبێت هەمویان بچن. بەهۆی ئەوەشەوە ئاڵۆزی لە نێوانیاندا دروست بووە و چەکدارەکان تەقەیان لە کارمەندەکانی پۆلیس کردووە و دوو پۆلیس بریندار بوون. وادەی ڕاگەیاندنی ناوی حاجیان بۆ ساڵی 2024 ئاشکراکرا. بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عەمرەی هەرێمی کوردستان وادەی ڕاگەیاندنی ناوی حاجیانی بۆ ساڵی 2024 ئاشکرا کرد. ئەمڕۆ یەکشەمە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عەمرەی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد لە ئێستادا لە دوا قۆناغەکانی ئامادەکاریەکاندان بۆ ئەنجامدانی تیر و پشکی حاجیان بۆ وەرزی حەجی 2024 و لە ماوەی دوو هەفتەی داهاتوودا و پێش کۆتایی ئەم مانگە بە ئامادەبوونی دەستگا پەیوەندیدارەکان و دەستگاکانی ڕاگەیاندن بە شێوەیەکی شەفاف و دادپەروەرانە تیر و پشک بۆ ناوی حاجیان ئەنجام دەدرێت و ناوەکان بڵاو دەکرێتەوە.